الرحمن الرحيم. الحمد لله والصلاة والسلام على رسول الله محمد وآله وصحبه ومن اهتدى بهداه. اللهم أرنا الحق حقا وارزقنا اتباعه وأرنا الباطل باطلا وارزقنا اجتنابه. سلام ورحمة مهرباني خواهي پروردگارتان لێبێت خوشکان بران لە وانەی ئەم ڕۆژماندا هەر لەسەر بابەتی بانگدان دەمێنینەوە کە لە دەرسی ڕابردوودا بەشێکمان لە باسی بانگدان باس کرد پشتیوان بە خوای پەروەردیگار بابەتەکانی دیکەی بانگدان لەو دەرسەدا قسە لێ دەکەین. لە شێوازی بانگمان باس کرد کە دیارە هەمومان ڕۆژانە چەند جار بانگ دەبیستین و دەزانین بانگ چۆن دەگوترێ، بەڵام لە بانگی بەیانیدا جیاوازیەک هەیە، ئەویش تەبەن ئەوەیە کە سونەتە دوای حەی عەلە الصەلاح، حەی عەلە الصەلاح، حەی عەلە الفەلاح، حەی عەلە الفەلاح بانگ بێژ بڵێ الصەلاتو خەیڕ من النەوم، الصەلاتو خەیڕ من النەوم. گوتنی الصەلاتو خەیڕ من النەوم دوای حەی عەلە الصەلاح لە نوێژی بەیانی بۆ بانگی بەیانی تەمەن سونەتە و باش وایە بانگبێژ ئەوەی لە بانگی بەیانیدا زیاد کات. بابەتێکی دیکە چۆنیەتی قامەتکردن، دیارە قامەتکردن چەند شێوازێکی هەیە، بەڵام ئەوەی کە زۆرتر مەشهورە و لە ناو موسڵماناندا پەیڕەو دەکرێت ئەو شێوازەیە کە ئێستا لە مزگەوتەکاندا بەکاردەهێنرێ، بەو شێوازەی بڵێین الله ئەکبەر، الله ئەکبەر، أشهد أن لا إله إلا الله، أشهد أن محمد رسول الله، حي على الصلاة، حي على الفلاح، قد قامت الصلاة، قد قامت الصلاة، الله أكبر، الله أكبر، لا إله إلا الله. أو الشوازي بانجا بو نوێژی جەماعەت و بۆ ئەو کەسەشی کە بەتەنها نوێژە فەرزەکان دەکات. لە کاتی بانگداندا چی بڵێن باشە؟ فەرمودەی صحیح پێغەمبەرمان هەیە صلی الله عليه وسلم کە پێغەمبەرمان دەفەرمێت کاتێک ئیذا سمعتم النداء، کاتێک کە گوێتان لە بانگ بوو، فقولوا مثل ما يقول المؤذن، ئێوەش هەمان ئەو شتە بڵێنەوە کە بانگدەرەکە دەیڵێ. بانگدەرەکە وتی الله ئەکبەر، ئێمەش دەڵێن الله ئەکبەر، گوتی ئەشهد أن لا إله إلا الله، ئێمەش دەڵێن ئەشهد أن لا إله إلا الله. بەڵام لە کاتی گوتنی حەی عەلە الصەلاح و حەی عەلە الفەلاح دا ئێمە لەبەر خۆمانەوە دەڵێن لا حەولە ولا قووەتە إلا بالله، لا حول ولا قوة إلا بالله، لا حول ولا قوة إلا بالله، لا حول ولا قوة إلا بالله. واتا بانگدەر چی گوت؟ هەمان شت دەڵێنەوە، بەڵام لەگەڵ حەی عەلە الصەلاح و حەی عەلە الفەلاحیدا وشەی لا حول ولا قوة إلا بالله بەکاردێنین کە وەکو ئەبوو موسای ئەشعەری دەفەرمێت چونکە لا حول ولا قوة إلا بالله كنز من كنوز الجنة. طبعا هیچ پێغەمبەر وای کردو بۆیە وا دەکەین، و هەروەها پێغەمبەر دەفەرمێت گوتنی لا حول ولا قوة إلا بالله خەزێنەیەکە لە خێزێنەکانی بەهەشت، واتە ئەوەی لا إله إلا الله دەڵێت وەکو ئەوەی وایە خەزێنەیەکی گرانبەهای لە خەزێنە و شتە گرانبەهاکانی بەهەشت دەستکەوت بێت. و لە سەبارەت بە بانگ کۆمەڵێک تێبینیمان هەیە پێویستە ئاگامان لێی بێت. یەکەم ئەو کەسەی کە گوێی لە بانگە، تەبەن دروستە ئەگەر دەستنوێژی هەبێت یان نەبێ، تەنانەت ئەو کەسەی لەشی گرانە ئافرەت لە حاڵەتی بێنوێژیدا و گەورە و گچکە پیا و ئافرەت دەتوانن وەڵامی بانگ بدەنەوە، چونکە وەڵامدانەوەی بانگ ذیکرە و ذیکریش لەو حاڵەتانەدا دروستە. ئەوە تێبینیەک. تێبینیەکی دیکە ئەو کەسەی لە نوێژێدایە، بێگومان تەبەن لە ناو نوێژەدا جوابی بانگ نادەیەوە، ئەوە یەک. ئەو کەسەی لە ئاودەستە لە سەراوە، تەبەن لە کاتی سەر ئاو ناو ئاودەستدا وەڵامی بانگ نادرێتەوە. و خاڵێکی دیکە ئەو کەسەی کە لە خەریکی جیماعە، ئیشی ژن و مێردایەتیە، لەو کاتەدا گوێشی لە بانگ بێ جوابی بانگ ناداتەوە، بەڵام عولەما دەفەرمون کاتێک
کە ئەو کاتانە بۆت نەکرا وەڵامی بانگ بدەیەوە کاتێک لێ بوویەوە سەلامی نوێژت دایەوە یا لە ئاودەست هاتیە دەرێ یا لە ئیشی سەرجەیی تەواو بووی ئەو کاتە دەکرێت لەبەر خۆتەوە وەڵامی بانگ بدەیەوە کە لە کاتی خۆیدا نەتوانیوە جوابی دەیەوە بۆی خێرەکەت لە قیس نەچێت. ئەی ئەگەر لە کاتی قورئان خوێندنەوەدا بانگیدا چی بکەین یان کاتێک خەریکی ذیکرێکین بانگیدا کاتێک خەریکی وانە خوێندن و دەرس خوێندنین بانگیدا یان هەر ئیشێکی دیکەی پیرۆز و مبارەک دەکەین سەرقاڵین بانگ دەدا عولەما دەفەرمون سنەت وایە ئیشەکەت قورئان خوێندنەوەکەت ڕاگرە ذیکرەکەت ڕاگرە دەرسەکەت ڕاگرە وەڵامی بانگەکەی بدەوە ئەو جار بڕۆوە سەر ئەو ئیشەی کە پێشتر لەسەری بووی. جا ئیمامی شافعی دەفەرمێت ئەو کەسەی لە نوێژی فەرزدا بێ یا سونەتدا بێت تەبەن وەڵامی بانگ ناداتەوە بەڵام کە لێ بوویەوە وەکو گوتم دەتوانێت وەڵامی بانگی بداتەوە. تێبینیەکی دیکە ئەگەر کەسێک چوویە مزگەوت زانی کاتی بانگە و هەروەها کە دەچێ مزگەوتیش تەبەن سونەتە دوو ڕکەعات سونەتی تەحیەت المەسجید بکەی کامیان بکەی باشترە بوەستی بۆی وەڵامی بانگ دەیەوە یان سنەتی تەحیەت المەسجید بکەی بێگومان تەبەن ئەگەر بکرێت ڕاوەستی چاوەڕێکەی بۆی جوابی بانگەکەت بدەیەوە و دواتر پێش ئەوەی دانیشی دوو ڕکەعات سنەتی چوونە مزگەوتیش بکەی ئەوە هەردوو خێرەکەت دەستکەوتووە لەنا ئاسایشە تەبەن ئەگەر دادبەستە نوێژێ و لە ناو نوێژێدا بووی و بانگیدا ئەو کاتە سنەتی تەحیەت المەسجیدەکەت دروستە و ئیشکالێکی تێدا نییە بەڵام خێری جوابی بانگەکەت لە قیس چووە ئەویش دەکرێت دوای ئەوەی کە سنەتەکەت کرد دووبارە تەبەن جوابی بانگەکەی لەبەر خۆتەوە دووبارەکەیەوە. یەکێکی دیکە لە ئادابەکانی بانگ یا سنەتەکان ئەوەیە کە سنەت وایە دوای بانگ سەڵەوات لەسەر پێغەمبەری خوا لێ دەین صلی الله عليه وسلم و داوای وەسیلە بۆ پێغەمبەر بکەین چونکە پێغەمبەرمان دەفەرمێ صلی الله عليه وسلم إذا سمعتم المؤذن فقولوا مثل ما يقول فەرمووی ئەگەر گوێتان لە بانگدەر بوو وەکو بانگدەر وشەکان بڵێنەوە ثم صلوا عليه صلواتم لەسەر لێدەن فإنه من صلى علي صلاة دەفەرمێ هەر کەسێک سەڵەواتێکم لەسەر لێدا سل الله بها عشرة خوای گەورە 10 سەڵەواتی لەسەر لێ دەداتەوە ثم سلوا الله لي الوسيلة پاشان داوا بکەن لە خوای گەورە کە خوای گەورە وەسیلەم پێ ببەخشێ. وەسیلە چییە؟ فەرمووی فإنها منزلة في الجنة جێگایەکە لە ناو بەهەشتێدا لا تنبغي إلا لعبد من عباد الله کە ئەو وەسیلەیە تەنها دەدرێ بە یەک بەندە لە بەندەکانی خوا. پێغەمبەر فەرمووی صلی الله عليه وسلم وأرجو أن أكون أنا هو ئومێد دەکەم ئەو کەسەی کە وەسیلەی پێدەدرێ من بم بۆیە فمن سأل الله لي الوسيلة حلت له شفاعتي دەفەرمێت هەر کەسێک داوای وەسیلەم بۆ بکات شەفاعەتی منی بۆ موسوگەرە. و حەدیثێکی کەمان هەیە جابیر بۆمان دەگێڕێتەوە کە دەفەرمێت پێغەمبەر فەرمووی صلی الله عليه وسلم من قال حين يسمع النداء هەر کەسێک بڵێ کاتێک کە بانگی گوێ لێ بوو اللهم رب هذه الدعوة التامة والصلاة القائمة آت محمدا الوسيلة والفضيلة وبعثه مقاما محمودا الذي وعدته حلت له شفاعتي يوم القيامة هەر کەسێک ئەو دوعا بخوێنێ پێغەمبەر دەفەرمێ صلی الله عليه وسلم شەفاعەتی منی بۆ مسۆگەر دەبێت لە ڕۆژی دوایدا. کەواتە ئێمە ئەگەر جوابی بانگ دەینەوە جوابدانەوەی بانگ خێری لە بانگ دانەکە کەمتر نییە. جاری ڕابردوو باسی فەضلی بانگدەر و بانگ بێژمان کرد بەڵام ئێمەش ئەگەر بمانەوێت و حەزمان لێبێت بە جوابدانەوەی بانگ و بە سەڵەواتدان لەسەر پێغەمبەر صلی الله عليه وسلم و بە خوێندنی دوعای اللهم رب هذه الدعوة التامة بەهەشت بۆ خۆمان مسۆگەر دەکەین و شەفاعەتی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم بۆ خۆمان مسۆگەر دەکەین لەلایەک و لەلایەکی دیکەش هەموو ئەو پاداشتانەی کە بانگ بێشەکە بەهۆی بانگدانەوە بەنسیبی دەبن ئێمەش بەهۆی جوابدانەوەی بانگەوە هەمان خێرمان و هەمان پاداشتمان بۆ دەنووسرێت. پشتیوان بەخوای
یەکێکی دیکە لە بابەتەکانی بانک بریتە لە دوعا لە دوای بانک. یەکێکی دیکە لە عیبادەتە گەورەکان و لە کاتە پیرۆزەکان و لە کاتە مبارەکەکان و ئەو کاتانێک کە دەرگاکانی ئاسمان دەکرێنەوە بریتە لە دوای بانک پێش قامەت. فرمودەی صحیح پێغمبەر صلی الله عليه وسلم ئەنەس بۆمان دەجێڕێتەوە دەفەرمێت لا يرد الدعاء بين الآذان والإقامة، نێوانی بانگ و قامەت هەر دوعایەکی تێدا بکەی دوعاکەت ڕەت ناکرێتەوە. جا گوتیانەی پێغمبەری خوا صلی الله عليه وسلم ئەگەر دوعامان کرد چ دوعایەکەین؟ فەرمووی سەل الله العفو والعافیة في الدنيا والآخرة، داوا بکەن لە خوای گەورە کە خوای گەورە پارێزراوتان کات لە ناخۆشی و لە ناڕەحەتیەکانی دنیا و قیامەت. و هەروەها حەدیثی دیکەمان هەیە کە پێغمبەر فەرموویەتی صلی الله عليه وسلم ئەگەر گوێتان لە بانگ بوو وەکو بانگ بێژ وشەکان دووبارەکەنەوە پاشان کە بانگ بێژیش بانگدانەکەی تەواو کرد فەسئەل تۆعتیهی، فەسئەل داوا بکە لە خوا ئەوەی داوا بکەی خوای پەروەردگار پێت دەدات. سهلی کوڕی سعد دەفەرمێ پێغمبەر فەرمووی صلی الله عليه وسلم ثینتان لا تردان ئەو قال ما تردان، فەرمێ دوو شت ڕەت ناکرێنەوە الدعاء عند النداء وعند البأس، دوو کات دوعای تێدا ڕەت ناکرێنەوە، یەکەمیان دوعا دوای بانگ و دوای و ئەو کاتێک کە مسلمانان و کافران بێک دەگەن. بۆیە سنەت وایە و چاک وایە کە بانگ تەواو بوو لە بینی بانگ و قامەتدا ئەوەندەی بۆمان دەکرێت دوعای دنیا و قیامەت، پارێزراوی دنیا و قیامەت لە خوای پەروەردگار بکەین. خوای پەروەردگار وعدی داوەکە دوعاکانی ئەو کاتانە ڕەت ناکاتەوە. یەکێکی دیکە لە ئادابەکان بریتە لە قامەت. گوتمان شێوازی قامەتکردن چۆنە؟ الله أكبر الله أكبر أشهد أن لا إله إلا الله أشهد أن محمد رسول الله حي على الصلاة حي على الفلاح قد قامت الصلاة قد قامت الصلاة الله أكبر الله أكبر لا إله إلا الله. وەڵامەکەی چۆنە؟ تەمەن وەکو چۆن بانگ جوابی هەیە بێگومان قامەتیش جوابی هەیە. ئەو کەسێک کە گوێی لە قامەتە وەکو چۆن جوابی بانگ دەداتەوە بە هەمان شێوە قامەتکەرە کەسی گوت الله أكبر الله أكبر وەکوی بێڵێەوە، أشهد أن لا إله إلا الله وكوي بيليوا، أشهد أن محمد رسول الله وكوي بيليوا، حي على الصلاة حي على الفلاح بل لا حول ولا قوة إلا بالله لا حول ولا قوة إلا بالله. بەڵام کاتێک کە قامەت کەرەکە دەڵێ قد قامت الصلاة ئەتوبڵێ أقامها الله وأدامها أقامها الله وأدامها ئەجار الله أكبر الله أكبر لا إله إلا الله. بە هەمان شێوە قامەت ئەوەی قامەتەکەی دەکات چەندە خێری دەکاتێ تۆش کە جوابی قامەتەکەت دەکات دایەوە هەمان ئەجر دەست دەکەوێ. بابەتێکی دیکە هێندێک لە ئادابەکانی بانگ بێش یەکەمیان تەبەن هەر بە کورتی پێویستە ئەوەی بانگ دەدا لە پێناوی خوای پەروەردگار بانگدا نیەتی تەنها و تەنها ئەوە بێخوا لێ ڕازی بێت و لەسەر بانگدانەکەی هیچ ئەجر و کرێک و پاداشتێکی دنیایی وەرنەگرێ بۆی خێرەکەی قیامەتی بە تەواوی بۆ مسۆگەر ببێ. ئەوە یەک. خاڵی دووهەم تەوان پێویستە ئەو کەسەی کە بانگ دەدا پاک بێت لە بێ دەستنوێژی گچکە و گەورە، واتە دەستنوێژی هەبێت و لەشی گران نەبێت و لەشی پیس نەبێت، چونکە پێغمبەری خوا صلی الله عليه وسلم کە سەلامیان لێ کردووە دەستنوێژی نەبووە فەرموویەتی نەمویستووە بە بێدەستنوێژی ذیکری خوای پەروەردگار کەم. بێگومان بانگ و قامەتیش ذیکری خوای پەروەردگارن کە ئەو کەسەی دەیەوێ بانگ دات یا قامەت کات بێگومان تەبەن دەستنوێژی هەبێت و لەشی گران نەبێت باشە. هەرچەندە هێندێک لە عولەما دەفەرموون ئەگەر کەسەکە دەستنوێژیشی نەبێ بانگدانەکەی هەر دروستە بەڵام مەکروهە، و هەندێکیش دەفەرموون مەکروهیش نییە کە لە کاتی بانگدا دەستنوێژت نەبێ بەڵام بەبێ گومانی بوونی دەستنوێژ سونەتە لای کەمی. خاڵێکی دیکە بانگ بێش سنەت وایە لە کاتی بانگداندا بە پێوە بێت و ڕووی لە قیبلە بێت بە پێوە بێ و هەروەها ڕووشی لە قیبلە بێت، چونکە پێغمبەری خوا صلی الله عليه وسلم
بەو شێوازە طبعاً بیلال و بانگبێژەکانی فێر کردووە و لە ناو ئومەتی ئیسلامیشدا بۆتە ئیجماع و یەکدەنگی کە بانگبێژ هەتا بکرێت مەگەر عوزری هەبێت دەنا بەپێوە بێ باشە و ڕووشی لە قیبلە بێت چاکە. یەکێکی دیکە لە سونەتەکانی بانگدان ئەوەیە کە ئینسان لە کاتی بانگداندا هیچ بەپێوە ڕادەوەستێ لە کاتی گوتنی حەی عەلە الصەلاح حەی عەلە الفەلاح سونەت وایە ڕووی بەرەو لای ڕاست بسوڕێنێ، کاتێک کە دەڵێ حەی عەلە الفەلاح حەی عەلە الفەلاح سونەت وایە ڕووی بەرەو لای چەپ بسوڕێنێ. یەکێکی دیکە خاڵی پێنجەم ئادابی پێنجەم سونەت وایە ئەو کەسەی بانگ دەدا ئاوا پەنجەی بخاتە ناو گوێی، پەنجەی لەسەر گوێی دانێت بۆی دەنگی چاکتر و باشتر دەرچێت کە بیلالی حەبەشی لە کاتی بانگداندا بەو شێوازەی کردووە وە سونەت وایە ئێمەش وا بکەین. یەکێکی دیکە لە سونەتەکانی و لە ئادابەکانی بانگدان ئەوەیە کە بانگدان هەتا بکرێت بە دەنگی بەرز بانگدا ئەگەر بە تەنهاش بانگیدا تەنانەت لە دەشت و بیابانەکانیشدا ئەگەر دڵنیا بێ لەوەی کەسی لێ نییە، چونکە فەرمودەی صەحیح پێغەمبەرە صلی الله عليه وسلم کە عەبدوڵڵای کوڕی عەبدوڕەحمان لە باوکیەوە لە ئەبا سەعیدی خودری دەجێڕێتەوە کە دەفەرمێت پێغەمبەر فەرمووی صلی الله عليه وسلم ئەمن ئەتۆ وا دەبینم کە حەزر لە دەشت و مەڕ لە وەڕاندنە؟ فەرمووی بەڵێ. فەرمووی ئەگەر چوویە لای مەڕەکان و لە دەشتدا بووی بە دەنگی بەرز بانگدا، چونکە هەرچی دەنگی بانگەکەت ببیستێ جنۆکە بێ مرۆڤ بێ هەتا بێجیان و داروبەردەکانیش لە قیامەتێ شاهیدیت بۆ دەدەن. بۆیە دەنگ بەرزکردنەوە لە کاتی بانگدا بەبێ گومانی سونەتە ئەو کاتی کە بەس ئاسایی دەنگ دەدەین، بەڵام ئێستا کە وەسائلی بانگدان مکەبەرە و ئەوانە هەنا و لە ناو شار و ئاوەدانیەکاندا بانگدان زۆرە، بێگومان تەوان بانگەکە بە شێوازێک بێت کە ئەو مزگەوتەی بانگی لێ دەدرێت دەنگەکە بگاتە ئەوانەی کە دێن بۆ ئەو مزگەوتە بۆ جەماعەت کیفایەتە و بەسێتی دەنگەکە مکەبەرەکان بە شێوازێک چاک وایە تەوان تەرتیب بکرێن کە دەنگەکە بگاتە ئەو جێگانەی کە بۆ ئەو مزگەوتە دێن بۆ جەماعەت مەرج نییە دەنگی مکەبەرەکان زۆر گەورە بێت و ببێتە مای ئەزیەتدان و ناڕەحاتکردنیش، بەڵام ئەو کاتێک کە بەبێ مکەبەرە بانگ دەدەی بێگومان تا دەنگت بەرزتر بێت چاکترە بۆی دەنگەکە بڕوە. بەڵام وەکو گوتم ئێستا کە بانگدان زۆرن مرز نییە مکەبەرەکان ئاخر سەوت بکرێت، دەکرێت سەوتەکەیان تعدیل بکرێت بەقەدەر ئەو گەڕەکەی بڕۆن کە خەڵکەکەی بۆ ئەو مزگەوتە و بۆ ئەو شوێنە دێن بۆ مزگەوت. یەکێکی دیکە لە سونەتەکانی بانگدان بریتە لەوەی کە بانگ بە هێواشی بدرێت وشە بەوشە الله ئەکبەر الله ئەکبەر هەناسەی هەڵکێشی وردە وردە یەک بە یەک وشەکان بڵێ پەلەپەلی تێدانەکەی. بەڵام لە قامەتکردندا سنەت وایە پەلەی بکەی الله ئەکبەر الله ئەکبەر ئەشهەدو ئەن لا إله إلا الله ئەشهەدو ئەنە محەممەدەن ڕەسوول الله حەی عەلە الصەلاح حەی عەلە الفەلاح. بانگ هێواش وە کەلیمە کەلیمە گوتن و هەناسە خواردنەوە لە بینیاندا سنەتە، بەڵام قامەت بە پەلە بە پەلە یعنی بە خێرایی ڕانەوەستی لە بینی کەلیمەکاندا باشترە و چاکترە. خاڵێکی دیکە تەوان چاک وایە واجبە بانگ لە کاتی خۆیدا بدرێ، دروست نییە تەوان پێش ئەوەی بانگ ببێ تەوان بانگی بدەیت و هەروەها چاک تریشە سەرەتای بانگەکەی چ کاتێکە لەو کاتەدا بانگدەی زۆر تاخیری نەکەی، هەرچەندە ئەگەر تاخیریش ببێ هەر دروستە تاخیرکردن بەڵام پێشخستن دروست نییە. تەوان تەنها لە بانگی بەیانیدا ئەگەر لە شوێنێک لە جێگایەک خەڵکەکە ڕاهات دوو بانگ بدرێن، یەکێکیان بۆ شەو نوێژ و پێش بانگی بەیانی، یەکێکیان لە کاتی بوونی نوێژی بەیانیدا ڕێگە پێدراوە بە مەرجێک خەڵکەکە شارەزا بن و بزانن کام بانگە پێش نوێژی بەیانی دراوە و کام بانگە بۆ نوێژی بەیانیە بۆی خەڵک لێی تێکەڵ نەبێ کە لە سەردەمی پێغەمبەری خوادا صلی الله عليه وسلم لە نوێژی بەیانیدا تەوان پێش نوێژی بەیانی بیلالی حەبەشی بانگی داوە
لە کاتی نوێژدا عەبدوڵای کوڕی مەکتوم بانگی داوە کە پێغەمبەر هەمیشە دەیفەرمووە گەر گوێتان لە بیلال بوو نوێژی بەیانی مەکەن بەڵام بە بانگی عەبدوڵای کوڕی ئومەیە نوێژێ بکەن کە خەڵک هەموو ئەو کات دەیانزانی دەنگی بیلالی کامەیانە و دەنگی عەبدوڵای کوڕی مەکتوم کامەیانە. خاڵێکی دیکە تەمان کە پێویستە ئاگامان لێ بێت نێوانی بانگ و قامەت چەند بێت چۆن بێت باشە دیارە بەبێ گومانی بانگ بۆچی دەدرێت بۆ ئەوەی دەدرێت خەڵک بێت بۆ نوێژی جەماعەت بۆیە چاک وایە باش وایە کاتێک بانگدا یەکسەر دانەبەستێ جەماعەتێ لە بینی بانگدان و قامەتکردن و دابەستنە جەماعەتدا مەسافەیەک هەبێت کە ئەو مەسافەیە بە شێوازێک بێت خەڵک دوای بیستنی بانگەکە بتوانێت دەستنوێژ بگرێت بگاتە مزگەوت و سونەتەکانی بکە ئەو جار فریای جەماعەتیش کەوێت بۆیە پەلەپەلکردن دوای بانگ و ڕێک قامەتکردن بێگومان ئەوە لە سونەتی پێغەمبەر نییە. سەردەمی پێغەمبەر صلی الله عليه وسلم کە بانگ دەدرا سەحابە لە مزگەوت دەوەستان هەتا ئەو کاتەی پێغەمبەر صلی الله عليه وسلم لە ژوورەکەی خۆی دەهاتە ناو مزگەوت کە چاویان بە پێغەمبەر دەکەوت صلی الله عليه وسلم و پێغەمبەر فەرمانی دەکرد قامەتکەن ئەو جار قامەتیان دەکرد. بۆیە مسلمانان طبعا بەڕێزان لە مزگەوتەکان بەتایبەتی ئێستا زۆرینەی مزگەوتەکان بۆتە عورف و عادەت لەگەڵ سەعاتەکاندا تەوقیتێک دانراوە لە بینی بانگ و لە بینی قامەتیدا ئەو تەوقیتە ئەگەر ئیمام و مەئموم لەسەری ڕێککەوت بن بێگومان شتێک ئەو تەوقیتەی کە لە مزگەوتەکاندا هەیە ئەگەر ئیمام و مەئمومەکان لەسەری ڕێککەوت بن شتێکی باشە چونکە هەموو خەڵک ئەوەی کە ئەهلی جەماعەت بێ عادەتەن ڕادێتێ دەزانێت لە بینی نوێژی بانگی نێوڕۆ و جەماعەتی چەند ڕادەوەستی لە بینی بانگی بەیانی و قامەتی چەند ڕادەوەستی بۆیە خەڵکێکی احتیاتی خۆی دەکات بەڵام لە هەموو حاڵەتەکاندا ئاگاتان لێ بێ اختیاری قامەتکردن لە دەستی ئیمامیدایە. بەڕاستی حاڵەتێکی نائاساییە کە زۆرێک لە مزگەوتەکان زۆرێک لە خەڵکی پێیان وایە ئەو تەوقیتە لە ئاسمانی ڕاداندراوە ئەو تەوقیتە دەدەقە چاوەڕێکردنە 5 دەقە چاوەڕێکردنە چارێک چاوەڕێکردنە بە پێی ڕێککەوتنی ئینسانەکانە ئیمامەکەی لەگەڵ مەئمومەکاندا بەڵام کاتێک ئیمام حزوری هەبوو بەڕاستی باش نییە و نییە چاور لەسەر سەعاتەکەی بێ هێندێک جار ئیمام لەوانەیە بە باشی بزانێت پێش ئەوەی کاتەکە تەوقیتەکە تەواو بێ قامەت بکرێت بۆیە کە ئەمری قامەتکردنی کرد بەبێ دەنگی بانگدەر دەبێت قامەتی بۆ بکە وە کاتێکیش کە ئیمام حازرە دیسان تەوقیتەکە لێی داوە بەڵام ئیمام تەماشای دەوروبەری دەکات جاری وایە مەجموعەیەک خەڵک نوێژی سونەت دەکەن بۆی فریای نوێژە سونەتەکەیان بکەون یا لەبەر هۆکارێک ئەوەکەی کاتێک قامەتکردنەکەی فەرمانکردن بە قامەتکردنەکەی تۆزێک دوادەخا بێگومان ئەو کاتەژ مەئمومەکان لەسەریان واجبە نەیکەنە غاوەغاو و گاڵەگاڵ پێیان وابێت کە سەعاتەکە لێیدا لە هەمان چرکەدا ئیلا دەبێت قامەتیش بکرێت نا قامەتکردن ئەو قامەتە هەر کاتێک ئیمان بە باشی زانی و بە چاکی زانی ئەو کاتە ئەمری قامەتکردن دەکات بۆیە پێشخستن و دواخستنی کاتێک قامەتکردن لە اختیاری ئیمامدایە و مەلاحەزەیەکی کەس بەڕاستی ئەو مزگەوتانەی و ئەو جێگانەی کە ئیمامی ڕسمیان هەیە و ئیمامی دیاریکراویان هەیە بێگومان کە بزاندرێ ئیمام دەقەیەک ینی و دەقەیەک دواکەوتووە و دڵنیابی لەوەی کە دەی بێگومان ئەو کاتەش بە تەوقیتەکە قامەت نەکرێ باشە چاوەڕێ بکرێت تا ئیمامە ڕسمیەکە دێت چونکە ئاگادار بن ئێمە پێمان وایە ئیمامەتی شتێکی بەسیتە و ئاسانە هەر کەسێک بچێتە پێشەوە ئیعتیادێ و ئاسایی لە ڕاستی داوان نییە ئەو شوێنەی کە ئیمامێکی ڕسمی دامەزرا و جا دامەزرا و لەلایەن حکومەتەوەیە یان ئەوەتە خەڵک بۆ خۆی لە بینی خۆیاندا ڕێککەوتون لەو گەڕەکەیدا فڵان کەس بکەن بە ئیمام ئیمامی ڕسمی ئەوە مەرزنی ئیلا خەڵک کردوێتی بە ئیمام حکومەت کردوێتی بە ئیمام گرنگ یعنی یەک دەنگێکەیە لەسەر ئەوەی کە لەو مزگەوتەیەدا فڵانە کەس ئیمامە کە زانیت ئیمامەکە لە دەرێ و دێت دەستنوێژە دەگرێ و دێت لە سونەتێدا و دێ بەڵام تەوقیتەکە لەی داوە بێگومان پێویستە چاوەڕێی ئیمام بکرێت و پەلە لە قامەتکردن
نەکرێت کە بانگدان و قامەتکردن کۆمەڵێک ئادابی دیکەی ماون پشتیوان بەخوای پەروەردیگار لەوانەکانی داهاتوودا تەواویان دەکەین. صلی الله على سيدنا محمد وعلى آله وصحبه أجمعين.